سڵاوتان لەبێ و مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت بە هیوام نوێژ و ڕۆژ و نزای هەموو مسلمانان قبول بێت هەمیشە ئاینی ئیسلام ئامۆژگاری ئێمەی مسلمانانی کردووە تا خوشک و برا مسلمانەکانمان بیر نەچێت لا کاتی خۆش و ناخۆشیدا هەر بۆیە ئێمە لە مانگی ڕەمەزان لە پرۆگرامی سابەتی ڕەمەزان سەردانی کۆمەڵێک ماڵەکەین و کاتێکی خۆشیان لەگەڵ بەسەر ئەبەین وا لەگەڵەوەشە کۆمەڵێک هاوکاری پێشکەشیانەکەین کا لەلایەن خێرخوازانەوە بۆیان دابین کراوە بەر لەوەی بچینە ماڵەکە با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە بین لەبارەی خێزانەکە و دواتریش دەگەڕینەوە. ساباتی ڕەمەزان بۆ بەسەرکردنەوەی ماڵە کەم دەرامەتەکان ڕەمەزانی ئەم ساڵیش هاتۆتەوە بەرمەیدان و درێژا دەدەین باکارە خێرخوازیەکان. بەرنامەی ساباتی ڕەمەزان بە درێژای ئەم مانگە پڕخێر و بەرەکەتە هەر ڕۆژە و خێزانێکی شارەکە بەسەر دەکاتەوە و بە دیاری و ڕێخستنی خوانێکی تایبەت بۆیان هەوڵ دەدات هەندێک لەو باری سەرشانیان سووک بکات. ساباتی ڕەمەزان بەرنامەیەکی کەناڵی کەرکووکە و باوکاری ژمارێکی بەرچاو لە کۆمپانیا و کەسایەتی خێرخوازی شارەکە بە درێژایی ڕۆژانی ڕەمەزان خەندە دەخاتە سەر لێوی ئەندامانی و خێزانە بەڕێزانی کە لە ژێرباری هەژاریدان. بۆ یەکەمین ئەڵلقەی ساباتی ڕەمەزانیش دەچینە ماڵی خاتوو ئیبتیسام کە خاوەنی 4 منداڵی بێباوکە کە یەکێک لە منداڵەکانی ساوایە. ئەم خێزانە بێباوکن و ماوەیەک لەمە پێش هاوسەری خاتوو ئیبتیسام لە کاتی کارکردندا کە کرێکار بووە دووچاری تێکچوونی باری تەندروستی دەبێت و بەهۆی جەڵتەی دڵ ژیان لەدەست دەدات. لە ئێستادا خێزانەکەی لە دۆخێکی ناهەمواردا ژیان بەسەر دەبن و پێویستیان بە هاوکاری خێرخوازان هەیە. سڵاوتان لێبێت کاتت باش خاتەوە ئەشید سڵاو لەبێ خاتە جەمیلە سپاس دەکەم. خاتە جەمیلە سەرەتا مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت لێمە و لە ئێوەش ئینشاءڵڵا لە ئومەت ئیسلامی هەمووی. زۆر سپاس. خاتە جەمیلە پێم خۆشە بزانم چەند ئەندامی خێزانن ئێوە؟ وەڵڵاهی پێنجین مم لەگەل ئەندامشمش حەوتی. پێم خۆش بوو لەگەڵ ئەم گوڵە جوانانەش تۆزێک شەرمەکەن کامێرە ڕاستەکەی. خاتە جەمیلە پێم وا بێت ڕووداوێکی ناخۆش ڕوویدا لە ماوەی ڕابردوو لە خێزانەکەتانە. وەڵڵا براکەم ئەمرخوای کرد لە نەعیش بوو لەبان ئەنشی ئەمرخوای کرد دڵی وەستا داواکەین لەخوای گەورە بەهەشت حیات مگە مردی حاز. ئێمە پێما خۆش نییە کا برینیان بکولێنینەوە زیاتر بۆیە ئەچین هاوکارەکانیان پێشکەشەکەین وا پێکەوە کاتێکی خۆش بەسەرە بین. بەڵێ بەڕێزان ئێستاش کۆمەڵێک هاوکاری کۆمەڵێک پێداویستی ئامادەمان کردو دابینمان کردو بۆ ئەم خێزانە بەڕێزا لەلایەن ژمارەیەک خێرخواز وەروەها کۆمەڵێک کۆمپانیاوە لەوانە سەلاجەیەک کە کۆمپانیای بەرهەم ئامادەی کردو هەروەها تەباخێک لەگەڵ تەلەڤیزیۆنێکیش لەلایەن مەرجانستیەوە دابین کراوە سوپاسیانەکەین و لەگەڵ ئەوە شام و بەڕیدەیەکیش لەلایەن کۆمپانیای نەوەکانی کەرکووکی یەکگرتوو دابین کراوە و چەند سبەتە خۆراکیەکی شەیەکێک لەوانە لەلایەن مؤسسەی عێراق الدوەلی للإغاثة والتنمية دابین کراوێکێکی تریش لەلایەن تیمۆڵ و چەند خێرخوازێکی تریش کۆمەڵێک پێداویستی تریان بۆ دابین کردوونێمە دەستخۆشییان لێکەین و سوپاسیانەکەین. پێم خۆشە لەگەڵ خاتوو جەمیلە گفتوگۆ بکەم. خاتوو جەمیلە ئەگەر بفەرمونێرە ست ابتسام هذا الضمان مال الثلاجة مبروك
پیرۆستان بێت. خوش بیا خۆ ڕحمەتتان خێرتان بنووسە یا ڕەبی جەزای خێرتان داتەوە. زۆر سپاس. خاتو جەمیلە پێم خۆشە بزانم چ پێداویستێکی ترتان ئەبێت چ بابەتێکە کان خستانیتان هەیە. وەڵڵی ئەمانتان هاوردۆ زۆر بەسە دەستان خۆش بێ یا دەستی خۆش بێت بەڵام هەر بابەتێکی تر ئەگەر وەڵڵا بەس مناڵەکەیم ساڵە مەکتەب تەجیلەکەین کوڕەکەی هن مەکتەبیەوە چێتر چ بابەتێک لەمانە لە ماڵەکەتانە ڕەنگە وەڵڵی سەلاجیان نییە ئەرە وەڵڵە ڕاستەکەی تەلەفزۆنەکەشیان سوتاوە هەروادایان ناوە ڕاستەکەی بێگومانێ ما سوپاسی سەردەمە کۆمپانیاناکەین کەوا سپۆنسەری ئەم پرۆگرامیان کردو ئەم بابەتانەیان دابین کردووە خاتو ابتسام ئەگەر پێم خۆش بزانم ئەو چی پێویستە ئەو لە ماڵەکەی ئەژی ڕەنگە سيد ابتسام شنو تحتاجين بالبيت؟ الشغلة ما عندك أي شيء تحتاجين؟ أي شيء للأولاد للبناتك؟ والله ملابس يعني فلوس شيء محتاج والله أي شيء. تمام بەڕێزان هەر کەسێک بێگومان ئەگەر بێوێت هاوکاری بکات دەتوانێت کۆنتاکت بکات لەگەڵ کەناڵی کەرکووکە و ئێمەش هاوکارەکانتانە گەینی نادستی ئەو خێزانانە یەخود ئەو ماڵانەی کا پێویستیانە پێم خۆشە زیاتر ڕایان نەگرم وا پێکەوا بچین بەربانگ بکەین وا گفتوگوی زیاتریشەکەین لەگەڵ مناڵە جوانەکانیش. مانگی ڕەمەزان فێرمان دەکات هەمیشە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و گیانی هاوکاریکردن قوڵ بکەینەوە هەستە کۆمەڵایەتی و وجدانی و مرۆڤ دۆستیەکان زیندوو ڕاگرین و لا ژیانماندا ڕنگ بداتەوە بۆیە پێویستە مانگە با دەرفەتێکی زێڕیندا بنین بۆ زیادکردنی چاکە و کارە خێرخوازیەکانمان. کەرکووک لە مێژەوە بۆ ناسراوە کا پیاوچاکان و دەوڵەمەندەکان هەمیشە لە مانگی ڕەمەزاندا پێداویستیەکانی هەژار و کەم دەرامەتەکانیان دابین کردووە هەمیشە ئاگەیان لە نەخۆش و پیر و پەککەوتە و خێزانە هەژارەکان بووە ئەم نەریتە جوانیان هەمیشە با زیندوی هێشتۆتەوە بۆ ئەوەی خۆیان بێبەش نەکەن لە خێر و بەرەکەتی مانگی ڕەمەزانی پیرۆز. لا بەرنامەی ساباتی ڕەمەزان هەموو ئێوارانێک دەبینە میوانەی ماڵەکانتان. بەڕێزان ئێستاش لەگەڵ ئەم خێزانە جوانە دانیشتوین بۆی کەوا بەربان بکەین بەڵام سەرەتا چاوەڕێکین تاوەکو بانگەدا و بۆیە لە ئێستاک گفتوگویەکی خۆشەکەین لەگەڵ ئەم خێزانەیە منداڵە جوانەکانیش چاوەڕێن کەوا بانگ بدات و پێکەوە نام بخۆین بەڵام پێم خۆشە هەندێک گفتوگۆ بکەم لەگەڵ خاتو جەمیلە. خاتو جەمیلە لە ڕەمەزانانە زیاتر چ جۆرە خواردنێکە خۆن ئێوە؟ وەڵە زیاتری شۆربایە و بریانیە و دۆڵمەیە و شتانە. چێشتی دەستی تۆ خۆشە؟ وەڵی ئەڵێن خۆت بەدڵتە؟ خۆم بەدڵمە بەسان شەڵێن تامی هەیە. ئەی مناڵە جوانانە حەزیان لە چییە؟ وەڵی دای من حەزیان لە تەشروشتە. باشە پێم خۆش ئاماژە بۆش بکەم وا سوپاسی چێشتخانی ماڵی باوکم بکەم کە ئەم چێشتە خۆشیان بۆ ئامادە کردوین دەستیان خۆش بێت. خاتو جەمیلە بێگومان لە مانگی ڕەمەزانەوە بەر لە بەربانکردن خەڵکی دوعا خوێنێت زۆرجە ئەو دوام نزانی کەیکان یاخود چی ئەڵێ بەر لە ڕۆژشکان نەکرد. دائما دوعای خێر بۆ عالەمەکەین و بۆ خۆمان و بۆ هەمووی ئومەت ئیسلامی گشتی ئینشاءالله خێر بدینن یا ڕەبی. خاتو جەمیلە پێم وابێت قەرزارن و چییە چەندێکە بڕە پارەکە و بەدەر لەوە پێداویستیەکانی تریان؟ وەڵڵی 7 ملیۆن قەردارە براکەم. ئەرە وەڵڵا هیچتان داوەتەوە و کەس هاوکاری ئێوەی کردووە؟ وەڵڵاهی نەمان داوەتەوە بۆ درۆ بکەین بەس جیرانشتە هاوکاریانە خاڵتەن کاک مەریوان خاون خانەوەکە خۆی هاتەوە ڕۆژە کرێکی وەرنەگەر خۆی و برادێکی وتی ئێمە هەلێگرین قەینا. پێش ئەوە مانگانە چۆن پێیان ئەکرد؟ وەڵا عیشیانە کرد ئەتر لە عیشەکەشەوە بووتر عەمرخوای کرد وازی هاورد. بەڵێ پێم وابێت هەندێک پێداویستی ترتان هەیە داوای بکەن لێرەوە سەر. وەڵا شنەکەیت. ست ابتسامة شنو تحتاجون أي شيء تقدرين تطلبيها منا؟
والله أي شيء كل شيء غراض أي شيء. أغراض مثل شنو تحتاجون؟ والله مسواق فلوس يعني هذا اللي يريد موبايل الحليب حفاضات مدرسة. خاتو جميلة أو منداڵە بێگومان وردە کۆمەڵە پێداویستی تری هەیە ئەو پێداویستیانە شیرە و دایبی و بابەتانە چۆن ئێوە بۆی دابینەکەن؟ والله یەک خزمێکمان لە لەوێ ئەو ڕۆژە شیرەکەی بۆی هاورد ئەوەکەی تر حەفازەی بۆی هاورد. باشە خاتو جەمیلە گەر هاتوو یەک جاریش هاوکاری بکرێن بەڵام دوای ئەو بۆ مانگەکانی داهاتوو ئێوە چی ئەکەن؟ والله مەجبورین یەکێکیان عیشکەن بەس کوڕەکەی لە مەکتەبە کوڕەکەی 105 ناوێرن دەریکەن گوناح. منداڵەکانی تر لە پۆلی چەندن؟ ئەمانە هێشتا لە مەکتەبین بەس ساڵەوە قەی دەکەین ئینشاءڵڵا. نەچۆتە بەختی ساوای نەڕۆیەوە. ڕاستەکەی زۆر باشە. من خۆشێکێک لە هاوکاریەکانی ترتان بەمێکەوە لەلایەن خۆیخوازانەوە ئەم هاوکاریەتان بۆ نێنراوە فەرموو بە ئومێدمکەوە سوودی لێوە بگرن. جەزای خێرتان داتەوە دەرد و بەڵا دوورتانەوەکە یا ڕەبی. زۆر سوپاسانەکەم. بەڵێ بەڕێزان ئێمە چاوەڕێکین کە بانگ دەوە پێکەوە لەگەڵم خێزانە جوانە بەربانگەکەین. سوپاس بۆ ئێوە وەگەر هاتووە هاوکاریەکتان هەبوو توانن کۆنتاکت بکەن لەگەڵ دەستگای میدیایی کەرکووک. سوپاسانەکەم و خواتان لەگەڵ.